sorry about that. سيارەیەکی سیباقانەیەکی لێیە کە ئەم سیارەیە تەنها لە PS4 لێ بەسیۆنە شوێنەکەستان ئێستا بۆ دەستنیشانەکەم لەگەڵ مامن تا کۆتایی ڤیدیۆکە من خۆم ئەم سیارەیەم بردووە ئینجا نازانم گەرد بێتەوە یاخود بەڵام 100% دەر ئێوە تاقیبکەنەوە ئەمە دێتەوە وە بزانم زۆربەی خەڵکی بەڵی ڤیدیۆی کردووە بۆیە منیش لەوانەیە زۆر بەتان نەزانم بۆیە منیش ئەم ڤیدیۆیەم بۆتان کردوون بۆ ئەوەی ئەم شوێنە بزانن بەڵێ ئێرە شوێنەکەیە من ئەم سیارەشم بردووە بەڵام دەربێتەوە ئەوە زۆر باش ئەم سیارەی تەنها لە ئۆفلاین ئۆتا وەکو ئەبینێن ئەمەش سیارەکەمانەوە کەوتم تەنها لە ئۆفلاین هەیە سیارەیەکی زۆر خێرایە و فەرموونەوە ڕای نامانەوە شختی پێ بکەی بۆیە بەم سیارانە لابنەوە سیارەکەشتان ئێستا بۆ تاقیەکەینەوە I met this girl last night. She was like, wow, you're actually skinny, kind of surprised. کە سیارێکی زۆر زۆر خێرایە Nice drive. ئاخیرش داعمان کرد Man, you got off lucky, homie. Look out the way. Clubs on 7 Citizens reporting a pedestrian-involved accident close to, the CNT building. Damn. Oh, shit. ئیتر ئەوە شوێنەکەشتان زانی هاتی کۆتایی ڤیدیۆکە لایک و سەبسکرایب چەناڵەکەتان بینەچێت و بەخواتان دەسفێرین لایک و سەبسکرایبمان بکەن بۆ ئەوەی ئێمەش ڤیدیۆی جوانتر و باشترتان بۆ بڵاوکەینەوە خواتان لەگەڵ